6 مانگ بەر لە ئێستا ئەم قاڵبزیوەی کە لە دەستی منە نرخەکەی بەنزیکەی $1000 بوو، واتە 10 وەرەقە. بەڵام دوای 6 مانگ ئەمڕۆ نرخەکەی زیاتر بەرز بۆتەوە بۆ $1420. وا پێشبینیش دەکرێت لە ڕۆژانی داهاتوو نرخەکەی زیاتر بەرز بێتەوە. بەهای زیو لە بازاڕەکاندا لە گۆڕانکاریدایە و ڕۆژانە بەرزی و نزمی بەخۆیەوە دەبینێت، وەک خشت و کانزایەکی گرانبەهاش لە زیو دەڕواندرێت. زیو هەر ساڵی ڕابردوو دەگەیشتە بن $1000 حەفت مانگی ڕابردوو لە $1000 $1050 بوو، ئێستا بە 14 وەرەقە و نیو لە بازار دەفرۆشرێ. قاڵبێکی زیو دەکڕی عیاری مەزبوط، یعنی 9.5 یان 9.9 ئەو جا چ تورکیەکەی بی چ ئیماراتی خەلیجیەکەی بی زیویش ئەوڕۆ بازاری گەرمە. لە سەردەمی بابلیەکان شیکڵی زێڕیشمان هەبووە و زیویشمان هەبووە، حتمما زیو نرخەکەی کەمتر بووە لە زێر لە ڕابردووش داوا بووە، بەڵام بۆ خۆڕازانەوە خشەڵ لە هەندێک لە سەردامەکان بەکار هاتووە. ئێستا تەماشا دەکەی کاو گەنجانە زەواجەکەن پێیان ناکرێت. لای خۆشیەوە زانایانی ئاینی دەڵێن زیو وەک زێر دەتوانرێت بۆ مارەییدا بندرێت، بەهۆی ئەوەی دوو جۆر کانزای گرانبەهان و لە ئێستاشدا بەهۆی گرانی نرخی زێڕ و خراپی دۆخی ئابووری دەتوانرێت زیو یان هەر شتێکی دیکەی بە نرخ یاخود شتێکی بەسوود بکرێت بە مارەیی. پرۆسەیەکی وها گەورە ئەمە پەچی بخەین یان کمی بکەینەوە یان زەحمەتی بێخین لەسەر چیاوەی کەوا وەڵا دەبێ ئیلا زێر بزیێڕەکە زۆبی لە جیاتی زێڕی زیوی دانین زۆر تەبیعیە، هەر هیچ دانەنی ئافرەتەکە تەبیعیە، کشتەشی کولفەشی کەم دابنێ تەبیعیە، نەک جائیزە لە هەوڕۆها پێویست چێ لەبەرەوەی ئەو هەموو ئافرەتە بەڕاستی زۆر جار کێشیان لۆ دووت لەسەر مەسەلەی مارەی ئەم بەخۆ ئاگام لێ بوو ئافرەت هاتە سە مارەکردنێ لەبەر زۆر زێڕی و گرانی و بەقیمەتی و زۆر داواکردن بەخۆی پرۆسەکە تێک چووە. جالۆیە من داوا دەکەم لە بنی ئەوەی کە زێڕی دانێن زیوی دانێن یان شتەش کە دانێن کە سوودی هەبیتن حەڵال بی. لە ئێستادا نرخی یەک مسقال زێر $733,000 تێپەڕ کردووە و ڕۆژانەش نرخەکە ڕوو لە بەرزبوونەوەیە. ئەمە جگەلەوەی خەڵکی هەرێمی کوردستان زیاتر لادەیەکە لە قەیرانێکی ئابووری قوڵدان و توانای گەنجان بۆ هاوسەرگیری کەم بۆتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.